سڵاو ڕێز بوویەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتەوەی عەزیز داین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆی سێشەمە. سەرەتا سەردێڕەی گرنگترین هەواڵەکان. کۆبوونەوەی خانەنشینکراوانی مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران. پێشوازی لە نەورۆزی کوردەواری لە چەند شاری کوردستان. چالاکی ژینگە پارێزان لە شارستانی بانە. برینداربوونی 10 کۆڵبەر لە سنوورەکانی پاوە و نەوسود. ئیدامەی مانگرتنی پەرستاران لە شیراز و کۆبوونەوەی شۆفێرانی کامیۆن لە ئێران شار. درێژەی هەواڵەکان. کۆبوونەوەی خانەنشینکراوانی مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران. ڕۆژی دووشەمە 21 ڕەشەمە 1402 هەتاوی. خانەنشینکراوانی مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران بۆ جارێکی دیکە دژ بە دۆخی خراپی معیشەتی کۆبوونەوە. خانەنشینکراوانی مخابرات بە پێڕەواڵی هەر هەفتە لە شارەکانی سناک، کرماشان، مەریوان، سەقز، ئیلام، ڕەشت، ئەراک، تاران، ئەردەبیل، تەورێز، مەشەد، ئیسفەهان، قەزوێن و چەند شاری دیکەی ئێران لە ئاست با یەخنەدانی بەرپرسانی ڕژیم بە کێشەوگرفتەکانیان ناڕەزایەتیان دەربڕی. خانەنشینکراوانی مخابرات خوازیاری چوونە سەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە، هاوسانسازی حەقدەست، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە و چاکسازی لە بواری ژیان و معیشەتیان بوون. پێشوازی لە نەورۆزی کوردەواری لە چەند شاری کوردستان. ڕۆژی دووشەمە 21 ڕەشەمە لە درێژەی ڕێوڕەسمەکانی نەورۆزانە لە شار و گوندەکانی کوردستان خەڵکی ئازادیخوازی کوردستان لە شارەکانی سنا، دیواندەرە و بانە ئاگری سەرکەوتنیان داگیرسان. بە پێ ویدیوانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، خەڵکی ئازادیخواز لە گوندی بەردەڕەشی بانە، گوندی ئەوێهەنگی سەر بە ناوچەی ژاوەرۆی سنە و گوندنشینانی ناوچەی چلچەمەی دیواندەرە، باڵکردنی ئاگری نەورۆز و دەربڕینی شایی، هاتنی بەهاری سەرکەوتنیان لە هەموو کوردستانیان پیرۆزبایی کردووە. چالاکی ژینگە پارێزان لە شارستانی بانە. ڕۆژی دووشەمە 21 ڕەشەمە کۆمەڵێک لە ژینگە پارێزان و چالاکانی مەدەنی شاری بانە لە دەوروبەری ئەو شارە چالاکی ژینگەیان بەڕێوە برد. بە پێیە وێنە ویدیوانەی بەدەستمان گەیشتووە، ئەندامانی ئەنجومەنی پاژین و ژینگە دۆستانی شاری بانە لە چیاکانی دەوروبەری ئەو شارە نەمامی قەزوان و بەڕوویان چاندووە. بەشداربوانی ئەو چالاکیە داوایان لە خەڵکی کوردستان کرد ڕێز لە ژینگە بگرن و سروشتی جوانی کوردستان بۆ نەوەکانی داهاتوو بپارێزن. کوژرانی ژنێک لەلایەن هاوژینەکەیەوە لە ورمێ. شەوی یەکشەممە 20 ڕەشەمە ژنێکی گەنج بە ناوی زیبا سەیادی تەمەن 27 ساڵ لەلایەن هاوژینی پێشوویەوە لە یەکێک لە شەقامەکانی ئەو شارە بە چەقۆ کوژرا. بە پێی زانیاریەکان زیبا سەیادی 10 ڕۆژ لەوە پێش لە هاوژینەکەی کە ئامۆزای خۆیەتی جیابۆتەوە. شەوی یەکشەممە کاتێک زیبا لە ناوەندێکی ئامۆزشی نیگارکێشی لە شەقامی عەماری ورمێ هاتوۆتە دەرەوە، ئامۆزاکەی بە چەک کوشتویە و هەڵاتوە. لە سێدارەدانی بەندکراوێک لە زیندانی ئیلام. بەیانەی دووشەمە 21 ڕەشەمە حکمی ئەعدامی بەندکراوێکی خەڵکی گوندی حەوتکانی سەر بە شارستانی ئاودانان بە ناوی موعین سەلاح وەرزی لە زیندانی ناوەندی ئیلام جێبەجێکرا. بە پێی زانیاریەکان موعین سەلاح وەرزی 30 ساڵەوە بەر بە تۆمەتی کوشتنی بان قەست دەست بەسەر و بە ئیعدام مەحکوم کرابوو. بەیانی دووشەمە و پاش 30 ساڵ بەندکران لە زیندانی ناوەندی ئیلام لە سێدارە درراوە. شایانی باسە کە ناوبراو خێزاندار و باوکی دوو منداڵ بوو. برینداربوونی 10 کۆڵبەر لە سنوورەکانی پاوە و نەوسود. بەیانی دووشەمە 10 کۆڵبەر لە ڕووداوی هاتوچۆ و تەقەیەزەکانی ڕژیم لە سنوورەکانی پاوە و نەوسود بریندار بوون. بە پێی راپۆرتی کۆڵبەر نیوز بەیانی دووشەمە ئۆتۆمبیلێکی پژۆی 405 کە هەڵگری کۆڵبەران بووە لە مەحوەری چۆرژی بۆ نسمە لە نزیک پاوە تووشی ڕووداوی هاتوچۆ بووە و بەهۆیەوە 5 کۆڵبەر بریندار بوون و کە ناسناوی یەکێکیان بریتە لە ناسیح محەممەدیان. هەمان ڕۆژ 5 کۆڵبەری دیکە لە سنووری نەوسود بە تەقی ڕاستەوخۆی سەرکردگەرانی کۆماری ئیسلامی بریندار کراون کە ناسناوی چەند کەسیان بریتە لە ئومید مورادی، هادی و محەممەد. ناڕەزایەتی کرێکارانی شرکەتی سەدرا لە بوشێر. ڕۆژی دووشەمە 21 ڕەشەمە کرێکارانی شاغڵ لە شرکەتی سەنعەتی سەدرا لە بوشێر لە ئاست نوێنەکردنەوەی قەراردادی بیمەکانیان ناڕەزایەتیان دەربڕی. بە وتەی کرێکاران، خاوەن شرکەت بە بیانۆی نەبوونی سەرچاوەی دارایی بیمەی کرێکارانی بە تامین نیشتماعی پەرداخت نەکردووە، لە حاڵێکدا
هەر کرێکار 15 بۆ 20 ساڵ پێشینەی کاری لەو شرکەتە هەیە. نەدانی حەقی بیمەی کرێکاران لە حاڵێکدایە کە حەقدەستی 4 مانگی کرێکارانی ئەو ناوەندە سەنعەتیە هێشتا پەرداخت نەکراوە و کرێکاران تووشی دەیان کێشەی معیشەتی بوون. کۆبوونەوەی بنەماڵەی کرێکارانی کارخانەی زۆغاڵشووی لە زەرەند. ڕۆژی دووشەمە 21 ڕەشەمە بنەماڵەی کرێکارانی شاغڵ لە کارخانەی زۆغاڵشووی زەرەندی کرمان هاوڕێ لەگەڵ هاوژینەکانیان لە ناڕەزایەتی بە نەدانی حەقدەستی کرێکاران کۆبوونەوە. بەڕێوەبەرایەتی ئەو کارخانە هێشتا حەقدەستی مانگەکانی ڕێبەندان و ڕەشەمە، جێژنانە و پاداشی کۆتایی ساڵی کرێکارانیان پەرداخت نەکردو و کارگەران و بنەماڵەکانیان لە دۆخێکی خراپدا ژیان بەسەرەبەن. ڕۆژی دووشەمە پاژەوەی خاوەنکار وەڵامی داواکاری کرێکارانی نەدایەوە، بنەماڵی کرێکاران بەژن و منداڵەوە لە بەردەم کارخانە کۆبوونەوە. ئیدامەی مانگرتنی پەرستاران لە شیراز. پەرستاران و کادری دەرمانی نەخۆشخانەکانی شیراز ڕۆژی دووشەمە 21 ڕەشەمە بۆ چەندەمین ڕۆژی بەردەوام لە ناڕەزایەتی بە جێبەجێنەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. پەرستاران و کادری دەرمانی نەخۆشخانەکانی ئێران خوازیاری چوونەسەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە، زیادکردنی تاعرفەی پەرستاری، پێدانی ئیزافەکاری، کەمکردنەوەی ساعەتی کار، ڕێگری لە کۆچکردنی کادری دەرمان، دامەزراندنی هێزی کاری تازە، تەزمینی ئەمنیەتی پیشەیی و چاکسازی لە ژیان و معیشەتیان بوون. ناڕەزایەتی معلیمانی خەریت خەدەمات لە سەراوان. ڕۆژی دووشەمە 21 ڕەشەمە معلیمانی خەریت خەدەماتی شارستانی سەراوان لە ئاست نەدانی داخوازیەکانیان ناڕەزایەتیان دەربڕی. بە پێی زانیاریەکان معلیمانی خەریت خەدەماتی سەراوان ماوەی 6 مانگە حەقدەستیان وەرنەگرتووە و لە دۆخێکی خراپدا ژیان بەسەرەبەن. بە وتەی ناڕازیان بەشێک لە هاوکارەکانیان لە ناوچە دوورەدەستەکان خزمە دەکەن و بەهۆی کێشەی دارایی توانای هاتوچۆیان نییە و ناچارن بۆ ماوەی هەفتەیەک بمێننەوە. کۆبوونەوەی شۆفێرانی کامیۆن لە ئێرانشار. ڕۆژی دووشەمە 21 ڕەشەمە شۆفێرانی بار هەڵگر لە شارستانی ئێرانشار لە ناڕەزایەتی بە کەمکردنەوەی پشکی سوتەمەنی کۆبوونەوە. بە پێی راپۆرتی حاڵبەش، پشکی سوتەمەنی بار هەڵگرەکانی پارێزگای سیستان و بەلوچستان لە 4000 لیترەوە بۆ 2000 لیتر دابەزیوە. کەمکردنەوەی پشکی سوتەمەنی کامیۆنداران ڕاستەوخۆ کاریگەری لەسەر ژیان و معیشەتی خۆیان و بنەماڵەکانیان داناوە و هیچ بەرپرسێکی ڕژیم وەڵام دەرەوەی کێشە و گرفتەکانیان نییە. بە وتەی چالەکانی بەلوچ، ڕژیم بە بیانوەی ڕێگری لە قاچاقی سوتەمەنی ئەو بڕیارەی دەرکردووە لە حاڵێکدا ڕۆژانە سەدان تانکەری سوتەمەنی قاچاقی سپای پاسداران بەبێ کێشە سنوورە بڕە. و دوایین هەواڵمان سەبارەتە بە مانگرتنی پزیشکان و پەرستاران لە نیوزیلەند و کۆریای باشوور. ڕۆژی دووشەمە 21 ڕەشەمە پەرستاران و پزیشکان لە وڵاتانی نیوزیلەند و کۆریای باشوور لە ناڕەزایەتی بە دۆخی خراپی پیشەیی و جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. بە پێی راپۆرتەکان پەرستاران و کادری دەرمانی نەخۆشخانەی کرایستچێرچ لە نیوزیلەند لە ئاست نەدانی ئیزافەکاری و کەمکردنەوەی مافی مەرەخەسی دەستیان لە کار کێشایەوە و لە ناوەندی نەخۆشخانە کۆبوونەتەوە. لەلایەکی دیکەوە پزیشکانی خەڵکی کۆریای باشوور دژ بە برنەسەرەوەی پشکی زانکۆ پزیشکیەکان دابەزینی کوالەتی ئامۆزش و حەقدەست درێژەیان بە مانگرتن داوە و دەوڵەت ناچار بووە لە پزیشکان و پەرستارانی نظامی بۆ بەڕێوەبردنی کاروباری نەخۆشخانەکان کاڵک وەربگرێت. بینەرانی خۆشەویست، گەشتی هەواڵەکانتان پێشکەش کرا هەشتادی کامەران.